پیلانە نوێیەکانی ئەردۆغان دژی قەوارە و لایەنە کوردیەکان ئاشکرا دەبێت. ئایا کۆبوونەوەی پۆتین و ئەسەد و ئەردۆغان سەردەگرێت؟ لە ڕۆژی هەینی ڕابردوو ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ڕایگەیان لا کۆبوونەوەی ڕێکخراوی شەنگهای داوای لە ڤلادیمیر پۆتین سەرۆکی ڕووسیا کردووە بۆ ڕازیکردنی بەشار ئەسەد بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەکی سێ قۆڵی لە ئەنقەرە بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی نێوان سووریا و تورکیا کە لە دوای شۆڕشەکەی گەلانی سووریا لە ساڵی 2011 پەیوەندیەکانیان پچراوە. بەپێی زانیاریەکان پلانەکەی تورکیا فراوانە لە قۆناغی یەکەم دەوێت پەیوەندیەکانی لەگەڵ ئەسەد ئاسایی بکاتەوە بۆ ئەوەی دەسەڵاتی خۆبەڕێوەبەری خۆسەری ڕۆژاوای کوردستان کۆتایی پێبهێنێت. ئامانجی دواتری ئەردۆغان ئەنجامدانی کۆبوونەوەی چوارقۆڵیە لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق و هەروەها سەرۆک کۆماری ئێران و سووریا بە مەبەستی زیندووکردنەوەی هاوپەیمانی چوارقۆڵی کە ئامانجیەکەمی ئەو هاوپەیمانیەتیە بۆ لێدان دەبێت لە گەشەکردنی سیاسی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە هەر چوار پارچەی کوردستان کە ئەمە ئامانجێکە دەمێکە ئەردۆغان و دەوڵەتی تورکیا بۆی تێدەکۆشێت. بەڵام ئەوەی کە ئەگەری سەرکەوتنی ئەم پرۆژەیە لاواز کردووە مەرجی سەرەکی بەشار ئەسەدا بۆ دانیشتن لەگەڵ ئەردۆغان کە مەرجەکە ئەوەیە پێشوەختە هەموو هێزەکانی تورکیا لە خاکی سووریا بچێتە دەرەوە کە تا ئێستا تورکیا نەچۆتە ژێربار و ئەگەرێکی لاوازە کە بچێتە ژێرباری ئەو داواکاریە. تەنها هەر حاڵەتێک نەبێت کە هێزەکانی سووریا ڕاستەوخۆ ئەو شوێنانەی کە لە ژێر دەسەڵاتی ئیدارەی خۆسەرە بگرنەوە. جێی باسا هاوکات تورکیاش ماوەی 2 هەفتەیە دەستی بە ئۆپراسیۆنێکی نوێ لە سنووری هەرێمی کوردستان کردووە کە ئامانج لەی دابڕانی ناوچەیەکی زیاتری هەرێمی کوردستانە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە پاساوی بوونی گەریلا.